ئەم پرۆژەیە ئەمڕۆ دەست پێ کردووە 4 ڕۆژ بەردەوام دەبێت. طبعاً ئێمە هەفتەیەکە ئامادەکاری دەکەین. جلوبەرگمان هێناوە لە سلەیمانی لە هەولێر بۆ قوتابیانی هەژار. لەم ڕۆژەوە دەستمان پێ کردووە 4 ڕۆژتر بەردەوام دەبین. ئەم پرۆژەیە یان خودە بەشکردنی ئەم بابەتانە تەنیا بۆ قوتابخانەی بەڕێستان یان خۆ بۆ قوتابخانەکانی تریشە؟ نا ئەم پرۆژەیە طبعاً سەرجەم قوتابخانەکانی سنووری چواخوڕنە دەگرێتەوە، بەس قوتابخانەکان نەک ئامادەیەکان. بۆیە ئێمە ساڵانە تەنها بۆ قوتابخانەی ئالام، بەڵام ئەم ساڵ سوپاس بۆخوا خێرخوازێک سەرجەم قوتابخانەکانی لاستۆگردومە لێرەوە داوای دوعای بەخێری بۆ دەکەین. قوتابخانەکان تەنیا لە چوارقۆڕنان یان خو لە ڕانیە و حاجیاواشن بوون؟ نا تەنها سنووری چواخوڕنەیە، تەنها سنووری چواخوڕنەی دەگرێتەوە ئەو کارە خێرخوازیە. پێداویستەکان چین کە دابەشی دەکەنەوە؟ پێداویستەکان پێکاتوە لە 4 پارچە، طبعاً پێڵاوە چاکەتێکە لەگەڵ کراسێکی سپی لەگەڵ حەزیەیان پانتۆڵی ڕەساسی بڵین بۆ قوتابیانی 1970 نیلیە ڕەنگەکەیان وەکو جلوبەرگی قوتابخانەکان. طبعاً 4 پارچەیە بڵین کابۆیە کراسە چاکەتە پێڵاوە بۆ کچانیش حەزیە. مامستا ڕێژەی ئەو کەسانە چەندە کە ئێوە پێداویستی و بەسەردا دابەش دەکەن؟ ڕێژەکە طبعاً وەکو ڕێژە دیاری نەکراوە، بەڵام ئێمە وەکو ڕێژە بە قوتابخانەکانمان گوتووە 30 تەڵەبە 40 تەڵەبە، ینی بە گوێرەی عەدەدی زۆری قوتابخانەکە بۆمان دیاری کردوونە بە گوێرەی سنوورەکەشیان. ئێستا قوتابخانە هەیە سنوورەکەیان فەقیری زۆرترە لە قوتابخانەیە کە قوتابخانەشەیە فەقیری کەمترە. جا بۆ وەکو ڕێژە 20 زەپت دیاری نەکراوە بۆ هیچ قوتابخانەیەک، بەڵام ئێمە عادەتەن ڕێژەیەکی لاوەکیمان داونێکتومانە 30 تا 40 قوتابی ئەگەر بکرێت ئەوەندەمان بۆ بنێرن بۆ قوتابخانەی ئێمە جلوبەرگیان پێشکەش دەکەین. قسەی کۆتایی ڤار دەیکات.